ڕاستیە بەوەی کە ئەم داگیرکاریە لە دژی دووچاوە لە دژی هەمیشە لە هەوڵی سڕینەوە و لە ناوبردننی نژادی کورداندا بوو بۆ ئەوەش سڵی لە هیچ نەکردوێتەوە. سیاسەتی قڕکردنی کللتوری و جەستەیی و کۆچێکردنی زۆرەملێ و قەدەغەکردنی زمانی دایک و گۆڕینی دیموگرافیای شار و گوندەکانی ئەنجام داوە. داگیرکردنی ئەفرین و سەرێکانی و گرێسکی لە ڕۆژاوای کوردستان نمونەیەکی بەرچاوی ئەو سیاسەتە داگیرکاریانەی تورکیایە. ئەو دەوڵەتە هارو دژبەکردا لە ئێستا و ڕابردوودا بە بیان و پاساوی دێقلەما بەردەوام هێرشی بۆ سەر ڕۆژئاوا باشووری کوردستان ئەنجام داوە و شار و گوند و ناوچە سنوورەکانی کردوتە مەیدانی شەڕێکی وێران کرد. بەو هێوە بە سەدان و هەزاران هاوڵاتی شەهید و بریندار بوون و بە سەدان شار و گوند خاپوور کراون کرد. دەبێت هیچی تر ڕێگە نەدرێت لایەنێک بە تەنیا و لە پێناو بەرژەوەندیە حەزبی و نەماڵیەکانیاندا بڕیار دات و یاری بە چارەنووسی گەلەوە بکات. بۆیە لێرەوە وەک دەبەری ڕاپەڕین کە هەمیشە دژ بەستەم و داگیرکاری ڕاوەستاوە بە توندی هەڵوێستی بێدەنگی حکوومەتی شکستخواردی هەرێمی کوردستان و هەروەها حکوومەتی عێراقی شەرمەزار دەکەین. لە بەرامبەریشدا داوا لە تەواوی چین و توێژەکانی گەل و کەسایەتی ئازادیخواز و لایەنە نیشتیمانیەکان دەکەین هەرچی زووە بەرەی فراوەندی ڕوبەڕووبوونەوەی دژ بەستەم و داگیرکاری پێک بهێنن. ئەوەش تەنها ویست و داخوازی ڕاستەقینەی گەلی باشووری کوردستانە. هەروەها بە هەستیاریەوە داوا لە هێزی پێشمەرگەی کوردستان دەکەین نەبنە بەشێک لە هێرشی داگیرکەران و ڕێگە نەدەن یاری بە چارەنووسی خۆیان و گەلەکەشمان بکرێت. ئەرکی پێشمەرگە پاراستنی خاک و گەل و نیشتیمانە نەوەک شەڕی برا و هێزە شۆڕژگەڕەکانیان. دەبێت هەمولایەک بە هۆشیاریەوە ئەو ڕاستیە بزانین سیاسەتی داگیرکاری دەوڵەتی تورکیا واتە بەردەوامیدان بە تاوانکردنی هەرێمی کوردستان و سیاسەتی برسیکردن و بێموچەکردن و هەروەها سەرکوتکردنی ئازادیەکان و درێژەدان بە مەلموڵی سیاسی و نەماڵەییە. بەڵێ بۆ یەکێتی و یەک هەڵوێستی لە بەرامبەر داگیرکاری و ستەمکاری سەرکەوتن بۆ بەرگری ڕەوایگەل و ئەو هێزانەیە بەرگری لە خاک و سەروەری کوردستان دەکەن. نەفرەت لە شەڕ و داگیرکاری